دیاردەی گەندەڵی لە سەرەتای دروستبوونی حکومەتی هەرێمەوە تا ئێستا بەردەوامی هەیە، هەمیشە لە فراوانیدایە و هیچ وەزارەتی و سێکتەرێکی حکومەت نەماوە ئەو ڤایرۆسە وێرانکەرە لێی نەدابێت. ئەوەی جێگەی سەرنجە پێچەوانی سروشتی سیستەمی بەڕێوەبردننی وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستان بەردەوام ئەوەی دژاتی گەندەڵی ئەکات سزا دەدرێت بە پێچەوانەی گەندەڵکاران هەمیشە پلۆپۆسیان بەرزەکرێتەوە. لە ساڵانی ڕابردوو لێرە و لەوێ هەندێک بەرپرسی حکومی دژی گەندەڵی هاتوونەتە دەنگ و لە چوارچێوەی دەسەڵاتی خۆیاندا هەوڵی ڕوبەڕووبوونەوەی ئەو داردایان داوە، بەڵام لەلایەن بەرپرسانی حیزبی حکومیەوە بەرهەڵستی کراون و ڕێگانە درراوە چاکسازی ئەنجام بدەن. هەرچەندە چەندین دامەزرا و لیژنە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێکەندرا و کارێن لەو بارەدا کردووە، بەڵام جێدەستیان دیار نییە و نانتوانیوە گەندەڵکاران ڕوبەڕووی دادگا بکەنەوە یان تەنانەت بە بێدەنگیش لە پۆسەکانیان دووریان بخەنەوە. سەرجەم ئەو بەنە هەوڵانەی کە حکومەت و سەرۆکاتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی داوێنە بە بنبەز نەگەیشتۆ و ئەنجامێکی دڵخۆشکەریان لێ نەکەوتۆتەوە، چونکە تەنیان لە چوارچەوەی بڕیاردامانەتەوە. زۆر جاریش پرۆسەکە قۆناغێکی لە کۆڵنەوەی بڕیوە و دواتریش تووشی شکست هاتووە، چونکە ئیرادێکی جدی بۆ نەهێشتنیە و دیاردیە لە ئارادا نەبووە. هەر بۆی لەلایەن شرۆڤەکارانەوە ئەو هەوڵانی بەرپرسانی هەرێم بە هەوڵی خەڵەتانی هاوڵاتیان و چاوەشەکردنی ڕایگەشتی هەژمارەکەن. هەفتەی ڕابردوو کۆنفرانسی بێزکردنی لێپرسینەوە دەسەڵاتی یاسا لەلایەن ڕێکخراوی ستۆپی ناحوکمی بۆ دژاتیکردنی گەندەڵی بەڕێوەچوو جگە لە لێکۆڵینەوە و پێشکەشکردنی چەندین بابەت لەو بارەدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە ئەو کەسانی بەهۆی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی سزا دراون. ئەوی کە پێشمانە ڕووخا وەک خۆتان دەزان هەندێکە بە پلەداری سەربازی بووینە ناوەکانیان. چاپە و عومەر قایمقامی پێشووی قەزای کۆیە لە دادترین نمونەی و بەرپرسە حکومانەیە کە بەهۆی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیەوە دەستی لە کار کێشایەوە. لەلایەن کۆنفرانسەکەوە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا. قایمقامی پێشووی کۆیە کە چەند ساڵێک هەوڵی ڕوبەڕووبوونەوەی گاردەی زیادەڕۆیی بەرپرسانی حکومی حیزبیدا بۆ سەر مڵکی گشتی و زەوی کوشتکاڵی، بەڵام دوجار شکستی هێنا چونکە دەستگا بەرپرسەکانی تایبەت بە گەندەڵی هاوکاری نەبوون و دەستی حیزبیش لەناو حکومەتدا ڕێگەی نەدا بەر بەو دیاردەیە بگرێت تا دوجار ناچار بەدەست لە کارکێشانەوە بوو. هەڵگورد جوندیانی کە پێشتر بەڕێوەبەری گشتی بوو لە وەزارەتی ڕۆشنبیری یەکێکی دیکە بوو لەو کەسانی خەڵاتی ڕێزلێنانی دژە گەندەڵی پێبەخشرا و ئاویش لە بەرامبەر بێدەنگ نەبوونی لە دارنەمانی داهاتی پێشەنگای نەدەوڵەتی کتێب کە ساڵانە لە هەولێری پایتەختی هەرێم بەڕێوەچێت. بە پێی زانیاریەکان سەرجەم ئەو هەوڵانەی لەلایەن حیزبەکانەوە کەم دەکرێنەوە کەسە دژە گەندەڵەکان یان ناچار بەدەست لە کارکێشانەوە یان بەڕێگاکی ناشەرعی سزا دەدرێن و لە پۆستەکانیان دوور دەخرێنەوە. ئەمە جگەلەوەی هەڕەشان لێ دەکرێت. هەموو ئەوانە دەیسەلمێنن گەندەڵکاران بەرەیەکی بەهێزترن لە بەرەی دژە گەندەڵی. سەرجەم جونگەکانی دەسەڵاتیان کۆنتڕۆڵ کردووە. لە دوای ناردنەوەی نەوتی هەرێم و دەرکەوتنی چەندین کۆمپانیای بازرگانی گەورە لە کوردستان چەندین راپۆر باز لە دروستبوونی گروپی مافیای گەورە و کۆنتڕۆڵکردنی ئابووری هەرێم لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە دەکەن. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتیش گەندەڵی لە هەرێم بەردەوام لە زیادبووندایە و هۆکارەکەشی بۆ ڕۆڵی دوو حیزبە حکومڕانە سەرکەکەی هەرێم و لاوەزی هەیکێلی حکومڕانی شەفاف نەبوونی کەرتی نەوت گەڕاندۆتەوە.